بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان بە دیدارتان شاد بووینەوە لە پرۆگرامێکی نوێی خۆشەویستیدا. بابەتی ئەم جارەمان ئەوەندەی دەرفەت بێ لەو پرسیارانەی کە بەڕێستان ئاراستەی بەرنامەکەتان کردووە وەکو خۆی دەیخوێنینەوە. ئینشاءڵڵاوی لە زانستی ئێمەدا بێ قسەیەکی خێری لەسەر دەکەین. پرسیارێک کە سەرەتای بەرنامەکە دەستی پێ بکەین پەیوەستە بە قورئانی پڕبەرەکەت و بەخششەوە. بەم شێوەیە ئەم بەڕێزە نووسیوێتی: سەلام عەلەیکم مامۆستا، من چەند پەڕێک لە قورئان لێبووبەوە، دڕابوو، سووتاندم کە سووتا هەندێک لە وشەکان ماوە، باش نەسووتا، نەمزانی چی لێ بکەم، کۆم کردەوە، هەمووی خستمە ناو لایلۆن و لەسەر کەنتۆرم داناوە. مامۆستا من نەمزانی گوناحم دەگاتێ و نازانم چی لێ بکەم و پەڕاوەکان پەڕاوی تەواو نەبوون. واتە قورئانێکیان لە ماڵەوە هەبووە بە بێگومان ئەو لاپەڕانەی کە لە قەدیمە لە کۆندا لە دەوری حەفتاکان و شەستەکان و ئەوانەدا هەبوو، کاغەزی وەکو ئێستا بەهێز نەبووە و زەمانێکی زۆری بەسەرا تێپەڕیوە. قورئانەکە ڕاستە ئێمەش لە ماڵەوە هەمانە کە ئاوا دەستی لێدەی بەدەستەوە، یعنی وەکو هەڵدەوەرێ. دیارە ئەمە چەند لاپەڕەیەک لە قورئانی پڕبەرەکەت و بەخشش کە ئەم بەدەستی کەوتووە، قورئانی تەواو نەبووەتە چەند لاپەڕەیەک لە قورئان بووە، نەیزانیوە چی لێ بکات، سووتاندوێتی. بەس وەکو خودی سووتاندنەکە گوناهبار نابێ. ئەوەی کە ماوەتەوە چەند کەلیمەیەک نەسووتاون هەڵی گرتووە لە شوێنێکا دایناوە. ئەڵە چی لێ بکەم؟ بەڕێزم، قورئان کاتێک کە کەلامی خۆی پەروەردگارە لە لاپەڕەکانی قورئان بووەوە یان بەدەستەوە وا هەڵوەری کە نەتوانی دەستی لێ بدەی و تێدا بخوێنی، لە حاڵەتی ئاوادا لە شوێنێکی پاک و پوختە چاڵێک هەڵکەنە، لە حەوشەی ماڵەکە تا بێت لە دەشت و دەرێکا بێت چاڵێکی بچووک هەڵکەنە، لاپەڕەکان کە پواون و یعنی ناتوانانی دەستی لێدی تەواو بە کەڵک نەماوە کە قورئانی لەسەر بخوێنی، واتە لاپەڕەکە نەک مەبەستە خوانەخوازە قورئانەکە نییە، خودی لاپەڕەکە وای لێ هاتۆ پوکاوەتەوە لەبەر درێژی ئەو کاتێک ئەم کاغەزات زەمەنێکی هەیە بۆ مانەوە بیسووتێنە، دوای ئەوەی کە بوو بە خۆڵەمێش تەواو سووتە، ئەنجا گڵەکەی بەسەرادەوە، خۆڵەکەی بەسەرادەوە و دای پۆشەوە تۆ هیچ گوناهێک ناگا، بەڵکو و خێریشت دەگا، خێرت دەگا کە لە ڕێگەی ئەمەوە ئەو قورئانە کە واجبە بپارێزرێ و حورمەتی بگیرێ پاراستوتە. ئەمە ئەم پرسیارە بابەتێکی بەبیر هێنامەوە کە ئەلحەمدولیلا میلەتی کوردی موسڵمانی ئێمە چەندە لە خزمەت قورئاندا بە پاکی و بە پوختی وەریگرتووە. لە خزمەت قورئاندایە کاتێک کە بۆ پاراستنی حورمەتی قورئانەکە هاتووە ئەم لاپەڕانەی سووتاندووە، هێشتا خەمی ئەوەیەتی تۆ بڵێ گوناهبار نەبم، و ئەوانش کە نەسووتاون نەیتوانیەوە باش بیسووتێنێ هەڵی گرتووە، لە نایلۆنێک لە زەرفێکی کردووە، بەو شێوازە بە حورمەتەوە هەڵی گرتووە. ئەمە ئەلحەمدولیلا جێگەی دڵخۆشیە لە ناو میلەتی ئێمەدا کە دەبێت بە هەمیشەی ئاوا ڕێزی قورئان لە ناو دڵەکانماندا بێت، لەسەر سەر و سەر چاوانمان بێت. چونکە خەڵک بەرامبەر بە قورئان پێم خۆشە جەنابتان ئەو زانیاریەتان هەبێت لە خزمەت قورئاندا خەڵک سێ جۆرە. پۆلێنی هەموو خەڵکی سەر زەوی بەرامبەر بە قورئانی پڕ بەرەکەت و بەخشش سێ جۆرە. جۆری یەکەم کافر و بێبڕوایەکانن. خی پەروەردگار لە سوورەتی ئەلئەنبیا ئاەتی 2دا دەفەرمێ: ئیلا استەمەعوه وهم یەلعەبون. ئەوانە هەر کاتێک کە گوێبیستی قورئان دەبن، گوێ لە قورئان ڕادەگرن، ئەی خوێندنەوە گوێی لێ دەگرن، بەڵام وهم یەلعەبون، گاڵتە و ئیستیهزا بە قورئان دەکەن، نەعوذ بالله. یعنی کافر و مولحیدەکان و بێباوەڕەکان کە بەشێکی زۆرن لە کۆمەڵگا قورئان گوێ ڕادەگرن و دەیخوێننەوە و لێی وردەبنەوە، بەڵام بە مەبەستی چی؟ وهم یەلعەبون، بەردەوام ئەوە ئیشیانە کە ڕەخنە لە قورئان بگرن، گاڵتە بە قورئان بکەن، نەعوذ بالله، بە کەلامی خوای نەزانن، ڕەتی بکەنەوە، ڕەخنەی لێ بگرن. ئەوانە چینی کافر و بێباوەڕەکانن. دووەمیان لە مسڵمانانن، بەڵام مسڵمانی دڵنەخۆش و دەغەڵیان پێ دەڵێن. مسڵمانێکە بە تەسکەرە مسڵمانە، بە نوێشکردنیش مسڵمانە، بەڵام کاتێک کە دەستێتە خزمەت قورئان دەغەڵە،
گەندەڵە دڵنەخۆشە. خوای پەروەردگار لە سوورەتی الشعراء لە ئاەتی 5 دەفەرمێ كانوا عنه معرضين کاتێک کە لە ژیانی ڕۆژانەدا دەیانەوێ هەڵسو کەوت لەگەڵ بەرامبەرا بکەن ناگەڕێنەوە بۆ خزمەت قورئان، هەوای خۆیان پێش هودای خوای پەروەردگار دەخەن. كانوا عنه معرضين پشت لە قورئانەکە دەکەن، ئەڵێن لەبەرەوەی لەگەڵ مەسلەحەتە درۆینەکەی من نایەتەوە، ئینا قورئان هەموو حکومەکوان و هەموو ئەوەی کە فەرمانی پێکردەوە نەهی لێ کردووە هەمووی لەگەڵ بەرژەوەندی دنیا و قیامەتی تۆ دێتەوە. بەڵام کەسەکە خۆی فێڵبازە، بەرژەوەندیەکانی درۆینەن دوو لە ڕیجە نابتان، بۆیە ناگەڕێتەوە بۆ خزمەت قورئان، پشت لە قورئان دەکات. زیاتر ڕوونی بکەمەوە ئەو بابەتە. کەسانێکان لە ئاستی نوێشکردن و ڕۆژووی ڕەمەزان و عومرەکردن و تەزبیحاتدا موسڵمانی دەرەجەیەک دیارن لە بەرچاوی خەڵک، بەڵام لە دڵ و دەروونەوە نەخۆشن. بۆ لەبەرەوەی کاتێک کە باوکیان دەمرێ، دایکیان دەمرێ، میرات دێتە پێشەوە، برای هەیە، خوشکی هەیە، ناگەڕێتەوە بە خزمەت قورئانەکە. ئێخۆ لە قورئانە بەڕوونی و بە ئاشکرایی و بە دیاری هەموو باسی میرات باس کراوە، ئەم ناگەڕێتەوە بە خزمەت قورئانەکە. ئەڵێ ئەوەی بۆم بکرێت دەستی وەسەرا بگرم هەمووی بۆ خۆم، هەمووی دەخۆم، یان باشترین بەشی لێ هەڵدەگرێت کامەی زۆر زۆر خراپە بیدا بە برایەکی یان بە خوشکێکی. ئەو دادپەروەریەی لە قورئاندا لە باسی میراتە باس کراوە کە لە هیچ یاسایەکی سەرزەویدا نییە. لە قورئانە بەڕێزان بابەتی میرات بە دادپەروەری دابەش کراوە، نەک بە یەکسانی. زۆر خەڵک ڕەخنە دەگرێت بۆچی بە دوو خوشک بەشی برایەک لە میراتا دەگرن. خوای پەروەردگار کە ئەلحەکیمە، کە کاربەجێیە، لە دابەشکردنی میراتدا بە دادپەروەری دابەشی کردووە، نەک بە یەکسانی، چونکە بە یەکسانی زەرەر لە ئەندامانی ئەو خێزانە دەدا، بەڵام بە دادپەروەری هەموویان وەکو یەک سوودمەند دەبن. مەبەستم لە ڕووی بڕێژەوە نییە بڵێ ئەوەندە پارە بۆ ئەوەندە پارە بۆ، بەڵام لە ڕووی دادپەروەریەوە دووبارە هەمووانیان لە یەک ئاستا ڕادەگرێت. ئەم کەسە کە دڵنەخۆش و دەغەڵە لەو بارەدا دەڵێ ناوەڵڵا ناچمە خزمەت شەرع، لە قورئان ناکۆڵمەوە، ئەو پەیوەندی بە منەوە نییە، لەوێدا پشتی تێکە. كانوا عنه معرضين. هەیە لە کەسابەت و لە بەدەستهێنانی پارە و پوڵی ڕۆژانەیدا لە کەسابەتە ناگەڕێتەوە بە خزمەت قورئان. بزانین قورئان دەفەرمێ ئەمە حەڵاڵە یان حرامە، ئەمە ڕیبایە یان معاملەیە، وأحل الله البيع وحرم الربا. پەروەردگار بەڕوون و ئاشکرا دەفەرمێ ئەوەی کڕین و فرۆشتن بێ، ئەسڵی مادەکە حەڵاڵ بێ، چاوبەستەکەی تێدا نەبێ، لە کاتی خۆیدا بێ، فرتوفێڵ و دەستبڕین و چاواشەکاری تێدا نەبێ. خوای گەورە کڕین و فرۆشتنی پێخۆشە و حەڵاڵی کردووە، بەڵام ڕیبا، بەڵام سوی حرام کردووە. بۆ لەبەرەوەی کڕین و فرۆشتن تۆ بانی کە دوکانەکەت دەکەیتەوە، ئەچیتە مەحەلەکەت، ئەچیتە نووسینگەی کڕین و فرۆشتنی خان و زەوی بێ، ئۆتۆمبیل بێ، هەر شتێک بێ. ئەگە مسلمانێکی پاک و پوخت بێ بیسم الله دەکەیت، چاوەڕی فەزلی خوای پەروەردگاری، چاول لە دەستبڕین و فێڵکردن و غەشکردن لە مولەو نییە. ئەڵێ یا ڕەبی خوایە چاوەڕی خێرت لێ دەکەم، یا ڕەبی خوا لە شەڕ لە زەرەر بمپارێزی. معاملە بۆچی حەڵاڵە؟ لەبەر ئەوەی تۆ قازانج و زەرەرەکە لەبەر چاو نییە، بۆ خێرت کڕیوە لەوە چێت دۆلار بشکێ و بەرزی و نزمی بکاتەوە تووشی زەرەر بی، کەواتە تەنها پشت بەخوا دەبەستی. بەڵام لە ڕیبادا، بەڵام محەڕەمە ڕیبا، خوای پەروەردگار لە قورئان فەرمێ ڕیبا حرامە، لەبەر ئەوەی تۆ پارە دەدەی بە کەسێک بە قەرز، ئەڵێ پارەکەی خۆم هەرهی خۆمە، لە 110 لە 105 زیاد لێوە دەگرمەوە، کەواتە تۆ پشت بەخوا نابەسی، نەعوذ بالله خەریکە بێمنەتی خۆت دەنوێنی. ئەڵێ دنیا هەرچی لێ بێ، دۆلار بەرز بێ، نزم بێ، من پارەی خۆم مسۆگەرە و قازانجی خۆشم مسۆگەرە، چونکە لە پێشەوە لەگەڵ کابرای عەقدم کردووە و پێشەکیم لێ وەرگرتووە، بۆیە ئەمان حرامە. جا سەیدەکەی کاسبکاری وا هەیە لە مزگەوتان نوێژ دەکا، ئەڕوا بۆ عومرە، حەزی لە حەجی سونەتە، بەڵام لە ئەمانە ناگەڕێتەوە خزمەت قورئانەکە، ناگەڕێتەوە. بزانە ئەم کەسابەتەی کە ئەم دەیکا و دەستی داوەتێ ئەرە حەڵاڵە یان حرامە. كانوا عنه معرضين. لە بواری حکمڕانیدا ئەم قورئانە هەمووی دادپەروەریە، بڕواتان هەبێ، ئەگەر میلەتان، ئەگەر گەلەکان، ئەگەر دەسەڵاتەکان، حکمڕان و دەوڵەتەکان بگەڕێنەوە بە خزمەت قورئان، هەم سەرۆک و سەرکردەکان، وەزیر و گزیرەکان هەموویان بە ژیانێکی مرتاح دەژین و سەربەرزی قیامەتیش دەبن و میلەتەکەش هەمووی دەحەسێتەوە.
لە قورئانە مافی کار بەدەست دیاری کراوە، مافی میلەت دیاری کراوە، باسی دادپەروەری کراوە، باسی یەکسانی لە بینی تاکەکانی کۆمەلگادا کراوە، باسی نەهێشتنی گەندەڵی کراوە، باسی ئەوە کراوە کە ئینسان ستەم نەکا کە دەسەڵاتی هەبوو ئینسانێکی دەستپاک بێ، داوێن پاک بێت، چاوپاک بێ، بەبەزەیی بێ، بەڕەحم بێ. هەموو باسی گەلانی پێشوت بۆ دەکا، باسی سەرکردەکان و دەسەڵاتدارانی مێژووت بۆ دەکا. ئەیکا بە نمونە بۆ دەسەڵاتدارانی ئێستا ئەڵێ مێژویان خوێنەوە، سەیریان کە ئەوانەی دادپەروەر بوون، ئەوانەی لەگەڵ میلەتی خۆیاندا باش بوون، چەند سەربەرزی لای خوا و ڕووسوری ناو مێژوو گەلەکەیانن. ئەی ئەوانەی وەکو فیرعەون ستەمکار بوون، منداڵیان دەکوشت، ژنیان ئیهانە دەکرد، میلەتیان دەکرد بە دوو چینەوە، چینێک لە ئاسمان و چینێک لە ژێر زەویدا، دەیان چەوسانەوە مافیان دەخواردن، نەتەوەکانیان ئەوەی غەیری خۆیان بوودانیان پێدا نەدەهێنا، ڕەگەزپەرست بوون. ئەوانە خوا دەفەرمێ بزانە چۆن بەدبەخت بوون، چۆن ڕیسوای قیامەتن، چۆن لە ناو زوڵدانی مێژوودا ناویان تۆمار کرا، چۆن هەموو ڕۆژە نەفرەتیان لێ دەکرێت. کەواتە کەسێک کاتەکە دەبێتە کار بەدەست و پشت لە قورئانەکە دەکا، بەرژەوەندێ درۆینەکانی خۆی دەخاتە پێشەوە. قورئان دەفەرمێ ئەمانە كانوا عنه معرضين، ئەمانە ناڵەن کافرین ئێمە، گاڵتە بە قورئان ناکە، ماچی دەکا، لەسەر سەریدا دەنێ، بەڵام کە دێتە بواری جێبەجێکردنەوە، زانی بەرژەوەندیە ناڕاستەکەی خۆی لەگەڵ قورئانەکەدا یەکناگرێتەوە، پشت لە قورئانەکە دەکا. نەعوذ بالله. بۆیە موسڵمان دەبێت زۆر ئاگادار لێبێ. سێمیان موسڵمانێکی ڕاست و ساخ خوای پەروەردگار لەوانەمان حیساب بکە. موسڵمانی ڕاست و ساخ ئەوەندەی بۆی بکرێ هەوڵی فێربوونی قورئان دەدا کە بیخوێنێتەوە، فێر ببێ و بیخوێنێتەوە لای مامۆستایەک، یان بە قەڵەم قورئان یان بە هەر شێوازێکی سەردەم. دوای ئەوەی کە دەیخوێنێتەوە لێی وردەبێتەوە، لێی وردەبێتەوە، بزانە ماناکەی قورئان چییە، تەفسیرەکان دەخوێنێتەوە، چەندی شارەزایی بێ، توانای هەبێ شارەزایی خۆی لە قورئان زیاد دەکە. ئەمە موسڵمانی ڕاست و ساغا. ئەمجا سوپاسی خوای لەسەر دەکا، هەموو جار کە ئەو قورئانت بینی خوێنتەوە، بیخە سەر سنگت، بیخە سەر سەرت، ماچی بکە، سوپاسی ئەڵڵا بکە، بڵێ یا ڕەبی خوای حەمد و سەنا بۆ تۆ، خوای پەروەردگار تۆ چەند بەبەزەیی و بەڕەحمی لەگەڵ ئەم بەندە گوناهبارەدا، ئەم کەلامەی خۆت. ئەخە قورئان بەڕێزان زۆر عەجیب و غەریبە، ئەمە کەلامی ڕەب العالەمینە، یەک وشەی بەشەری مرۆڤێکی وەکو خۆمانی تێدا نییە، تەنانەت یەک وشە، یەک نەگووشەیەک، تەنانەت پیتێک، زەممە و فەتحە و کەسرەیەکی پێغەمبەری خوای تێدا نییە صلی الله علیه وسلم، هەمووی لە لای پەروەردگارەوە دابەزیوە. کەواتە ئەمە سوپاسی خوای لەسەر دەوێت. خوا هەموو کەلامەکەی تۆ کە لە ماوەی 23 ساڵدا بۆ پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم هاتووە، ئاوا لەبەر دەستمایە دەتوانم بیخوێنمەوە، دەتوانم لێ حاڵی بم، بە هەموو زمانەکانی دنیا تەرجمە کراوە، بە زمانی کوردی شیرینی خۆمان هەیە. ئەمە سوپاسی خوای دەوێت. هەرجا قورئان ببینی سوپاسی خوا بکە، ئەمجا دڵت پێی خۆش بێ. ئەها هیوا هەیە بەڕێزان سەرکردەیەک، سەرۆکێک، دەسەڵاتدارێک، سەرۆکی پارت و حیزبێک ئەگەر نامەیەکی بۆ بنووسێ، هەڵی دەگرێت لە ئەرشیفی تایبەتی خۆیدا، لە بەرگی تایبەتی خۆیدا، ئەڵێن نەوەکانیشم شانازی پێوە بکەن، کاتی خۆی ئەو سەرکردە ناودارە کە لە مێژوودا ناسراوە، کە لە ناو گەلەکەیدا ناسراوە، ئەوەتانە نامەیەکی تایبەتی بۆ من نووسیوە. ئەوە چەند دڵی پێخۆشە. ئەو قورئانە تەشبیه بە کەلامی بەشەر نەبێ، خوای پەروەردگار بۆ یەک بە یەکمانی ناردووە، ئەبێت خوا چەند دڵت پێی خۆش بێ. کەسێک خۆشەویستە کاغەزێکت بۆ بنووسێ، نامەیەکت بۆ بنووسێ، بەردەوام دڵت پێی خۆشە. ئەی ئەگەر ئەو کەسە ڕەب العالەمین بێ کە خالیقە و مەخلوق نییە، کە کەلامەکەی ئەزەلیە و ئەبەدیە و حەتا هەتا دەمێنێتەوە، کە جار بۆ جار دەیخوێنیتەوە، هەمیشە نوێیە، هەمیشە تازەیە، ئەبێت چەند دڵت پێی خۆش بێ. دوای دڵ پێ خۆشبوونەکە ئەمجا کاریشی پێ بکەیت، ئەمەیان زۆر گرنگە. هیوا هەیە لە سەحابی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەوە چی هەموو قورئانی لەبەر نەبوو بێ، چەند سوورەتێکی قورئانی لەبەر کردووە، دوای شەهید کراوە، وەفاتی کردووە، بەڵام ئەوەی پێگەیشتووە لە قورئانەکە کاری پێ کردووە. هەشە هەموو قورئانی لەبەرە پەنا بەخوا، بەڵام کاری پێ ناکە. لەبەریەتی وەکو موسحەف هەمووی لەبەرە، هەمووت بۆ دەخوێنێتەوە لەبەر، بەڵام کاتێ دەگاتە سەر کردارەکان کار بە قورئان ناکە. مسلمانی ڕاست و ساغ و پابند بە دینی خوای پەروەردگارەوە لە دوای ئەوەی کە قورئانەکەی خوێند، فێری بوو، لێی وردەبێتەوە، سوپاسی خوای لەسەر دەکات، دڵی پێی خۆشە، ئەمجا کاریشی پێ دەکات. ئەو کارپێکردنە زۆر گرنگە. بۆیە ئەوەی بەڕێزت نەخێت هیچ گوناهبار نەبووی، الحەمدولله تۆ مسلمانێکی تەواو عیارە 24 بە ئیزنی خوای پەروەردگار.
ئەمجا چۆن ئێستا لەوە دەپرسی ئەوەی تریشی ئەو پارچە کاغەزانی کەماون بەڕێزم ئەوانش بێنێت لە چاڵێک ئەوکو عەرزم کردن بیسووتێنە و دواتر تەواو کە سووتان و هیچی نەمایەوە خۆڵە مێشەکەشی داپۆشەوە بەگەڵێکی خاوێن دەسووتێکا کە خەڵک بەسەریات تێنەپەڕەیە. ئەمە خەڵکانن بەرامبەر بە قورئان مولحیدەکان و بێباوەڕەکان، مسلمانە دڵ نەخۆشەکان، مسلمانە ڕاست و ساغەکان. ومێدارم ئینشاءالله هەوڵ بدەین و دەبێ هەروابین بە ئیزنی خۆی گەورە لە مسلمانە ساغ و ڕاستەکان بین و بە دڵنیاییەوە خۆمان پارێزین لە مسلمانە دڵ نەخۆش و دەغەڵەکان، چونکە ئەوە قیامەت هەیە. ئەو قورئانە لە ڕۆژی قیامەتە بەرامبەر بە هەر یەکێکمان یان دەبێتە شاهید بۆمان یان دەبێتە شاهید دژمان. هەموو ڕۆژێک کە تۆ بەیانی لە خەو هەڵدەستی تا خەو دەدباتەوە قورئان سەنگی مەحەکە بە تەواوی ژیانمان، بۆ بواری کۆمەڵایەتیت، بۆ بواری سیاسیت، بۆ بواری ئابووری و اقتصاد و کار و کەسابەتت، بۆ بواری حکمڕانی و وڵاتەکەت، هەمووی قورئان هەر کەسەمان لە ئاستی خۆمانەوە ئەم قورئانە لە ڕۆژی قیامەتە یان شاهیدە بۆت یان شاهیدە لە دشت و دەڵێ ئەی پەروەردگارە خۆ من هاتمە بەردەستی بۆی خوێندرایەوە خوێندمیەوە، بەڵام کاتێک کە لەگەڵ بەرژەوەندیە ناڕاستەکانی خۆیدا یەکی نەگرتەوە معریضون پشتی لە من کرد. بۆیە بە ئاگادار بین تەواوی قورئان وەرگرین، هەمیشە لە خزمەت قورئانی پڕبەرەکەت و بەخشش دابین، بە قورئان بە خوێندنەوەی بە لێوردبوونەوەی. ئەمڕۆ زۆر کار ئاسانی کراوە بەڕاستی ئەو بەرەکەتەی دەم سەردەمەدا ئێستا لە کوردستانی خۆماندا ئەو بەرەکەتەی کە لە قورئانەوە وەردەگیرێ لە هیچ زەمانێکی پێشودا نەبووە. واللهی ئەم مصحەفانەی ئێستا ئەم قورئانەی ئێستا کە هەمووی بە تەجوید کراوی بەڕەنگکراوی بەم وەرەقە جوانە تەرتیبە هەر زمانی پێش ئێمە لە فەقیهاتی ئێمە و مامۆستاکانی پێش ئێمەدا هەر شتیوان نەبیندراوە. ئەم هەموو تەفسیرە کوردی خوا پاداشتی و مامۆستا بە ڕێزانە بداتەوە لە تەفسیری وشە بە وشە، لە تەفسیری تۆزێ درێژتر، لە تەفسیری چەند مجەلەداتی، هەمووی ئامادەی و لە کتێبخانەکاندا هەیە. هەوڵ بدە لە خزمەتی قورئانی پیرۆزداوە. ومێدوارم هەمومان لە خزمەتی قورئان دابین. بەڕێزان بەرنامەکەمان ڕاستەو خۆیە، ناوبەڕێکی کورتمان هەیە. دواتر ئینشاءالله دێنەوە خزمەتتان و درێژە بە پرۆگرامەکە دەدەین و چاوەڕێی تەلەفۆنەکانی جەنابتانین. بسم الله الرحمن الرحیم. دووبارە سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ بینەرانی زۆر ئازیز و بەڕێز. بەرنامەکەمان ڕاستەو خۆیە لە کەناڵی دیمەنەوە ئەو دوو ژمارەی کە لەسەر شاشەکە دەیبینن دەتوانن جەنابتان پەیوەندیمان پێوە بکەن. پەیوەندێکمان ئێستا لەسەر هێڵی تەلەفۆن هەیە. دایکی محەممەد فەرموو. سلام علیکم مامۆستا. عەلەیکم السلام و رەحمەت الله. دایکی محەممەد خوشکە باشەکەم. دەستخۆشی بەرنامەکەت لێکەم. خوا لە ڕازی بێ یا ڕەبی، دەستی جەنابیشتان خۆش بێ. خوا لە جەنابی سەڕازی بێ. مامۆستا گیان من قورئانێکم لایە تەفسیری ئاسانە. بەڵێ. دائیمان مراجعەیەکەم و ئەخوێنمەوە و زۆر جار ختمی ئەەکەم. بەڵێ. هەر کوردیەکەی دەخوێنیەوە نەخێر عەرەبیەکەی ئەخوێنمەوە ئاەتێکی ئینجا ئەسمەسەر کوردیەکەش بەعزەجارە فیاز ناکەوە، بەڵام هەچەنەکەم هەرکەی ناگەم. مامۆستا گیان ئایا خێر مەگا لەو قورئان خوێندنەوەیە؟ بەسەر چاو بۆت باز دەکەم تەفسیری ئاسان تەفسیری پڕبەرەکەتە، بەڵام بۆی باشتر لێ تێبگەی خوێندەواریەکەت باشە. دایکی محەممەد بڵین خوێندەواریەکەت باشە تا چەند خوێندەوەکات خۆی لە باشکر باشم. تەواو مادام خوێندەواریەکەت باش بێ و ئاستی خوێندنەوەت باش بێ ئینشەڵڵا بە ئیزنی خوا لە درێژەی بەرنامەکەدا لەگەڵمان بە ڕێنمایی دەکەم کە زیاتر بەهرەمەند بی لە قورئان بە ئیزنی خوای گەورە. باشە مامۆستا گیان بەس ئەمەوێ خێرم ئەگا ئەوەنە مراجعەی ئەو قورئانەکەم. بەسەر چاو ئینشەڵڵا لەوەش قسەت بۆ دەکەم، بەڵام هەر ئێستاش ئەو موژدەیەت دەدەمێ. ئەرە وەڵڵا هەمیشە تۆ ڕەحمەت و بەرەکەتی خوات بەسەرا دەبارێ حتا لە خزمەت قورئانەکە دابی. دواتریش لە درێژەی بەرنامەکەدا ئینشەڵڵا گوێبیست بە دایکی محەممەد خوشکە باشەکەم هەندی ڕێنمایی باشترت دەکەم وەکو ئەزمموی خۆم کە لە خزمەت قورئاندا بووم بۆی خوشکی خۆشم زیاتر لە قورئانەکە بەهرەمەند بێ. باشە دادا لەگەڵ بەڕێشتاندا خوشکە باشەکەم خوای گەورەتان پارێزە خوال لەگەڵ بێدادەیجان خوال لەگەڵ بەسەرچە. ماشاءالله دایکی محەممەد ئەمڕۆ بەرەکەتیان تێکەوتو. دایکی محەممەدێکی تر هەر کاکە محەممەدێکی تر فەرموو خوشکەکەم. عەلەیکم السلام و رەحمەت الله. دایکی محەممەد زۆر بەڕێزی خوشکە باشەکەم خوا سەلامەتتان کە. لەگەڵ ئێوەی بەڕێزیشتا خوشکەکەی من. والله مامۆستا وەڵام بەحثی بابیان نا. عەفوم کە خوشکەکەم بەڵێ. باسی میراث.
بەڵێ باسی ئەومان کرد کە ئەوانەی کە دڵغەڵ و دڵنەخۆشن بۆ نوێژ و ڕۆژ و ئازان کە دەگاتە سەر میراتەکەڵێت بە حکمی قورئان ڕازین نەعوذ بالله كانوا عنه معرضين باسی ئەوەمان کرد بەڵێ والله من يعني كفتني خوشکەکەم یەک تۆز دەنگ هەڵبڕی بۆی باشتر گوێم لێ بە دەنگەکەت تۆزە بە کزی لێ بۆ لەم بمبورە بەڵێن کەسێکی نێزی خۆمان خانوویەکی هەبوو فرۆشتی حوت خوشبووین لەگەڵ دوو برایە خانۆکەی فرۆشت زۆرەکەی بە خۆی بردی یعنی بەش خوشکەکانشی بە تەواوەتی نەدا مامۆستا بەڵێ یعنی یەک خانوویە بوو ئەو ماڵی کە پێیدا بوو ماڵەکەشی هەمووی قورسان وەکی من ئەو مەسرەف بوو کردووە و نازانتیم کردووە هەموو پارەکەی یعنی زبەری ئەو بردی اینەکە ئێمەشی بەکەنیدا تاکۆ ئێستا ئەوەی کەمایەوە نەیدایەوە پێمان هێگە مامۆستا ئەودا لێن باوکم ئەمر خۆی کردن دایکماوە نە باوکیش خۆلی خۆش حکمی ئەوە سێ دەگەڵ مردوی حازی یعنی بەشەکە ئێمە دەستی نەدا بەسەر چاوی شەڵا ڕوونکردنەوە دەمێرچنەوە تێپەڕیەوە بەڵام بۆی کەسانی تریش دەرسی لێوەرگن بەڵێ ئەنجام بۆ قورئان خوێندن مامۆستا من زۆر حەزم لێ قورئانە خوێنم زۆر زۆر باشم لەخوا بەزیاد بەس هەر باید لە یەک پیسێکە یەک پیسێکی زۆر زۆر بەسیتە زمانم بۆت نایە بۆ نایە نەوەڵا ئەو پیسە سەنێ لێ یەک بۆ من نایە زمانی بۆی نایە بەسەر چاوی لەوە زۆر مەمنون دەستەکان خۆش دەخوای گەورە بپارێزە محەممەد خوشکە باشەکە بە درێژەی بەرنامەدا قسەت بۆ دەکەم بە ئیزنی خوای گەورە ئینشاءالله خوشکەکەی من کاک کامەران فەرموو برا شیرنەکەم السلام عليكم مامۆستاگەن عليكم السلام ورحمة الله کاک کامەرانی عزیز و بەڕێز دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم دەستی جەنابیشت خۆش بێ زۆر سپاس ببوورە دوو پرسیارمانە بۆ ئازێت نەبێ بەسەر چاو کاک کامەران پرسیاری یەکەمە براکەم پرسیاری یەکەمە ئازێ نەبێ ئەگەر کەسێک لەخوا بپارێتەوە و بڵێت ئەگەر ئەو داواکایە یا ئەو هیوایە یا ئەو شتەی بۆ بێتە دی مەسەلەن 3 ڕۆژ بە ڕۆژوو بێ یا حیوانێک بکەم بەخێر ئەمما جائزە ئەم داواکردنە بەڵێ بەسەر چاو قسەت بۆ دەکەم وەکو نەزرێکی لێ دێ وەکو نەزرێکی لێ بێ دووەم پرسیاریشان ئەگەر کەسێک دەستی کورد بێ و بێ مەسەلەن خانوویەکی کردی بێ خانوویەک بکات قەرز لە باوکی وەرگێ باوکی لە ژیانە نابێت مەسەلەن بۆ نمونە 2 دەفتەر دۆلاری لێ وەرگێ بۆ تەواوکردنی خانووەکەی ئەی دوای ئەوە مەسەلەن ئەو پارەیە ئەباوکەکە بە قەرز یاوێتی بە کوڕەکەی ئایا حکمی ئەوە چۆنە لە ئیسلام ڕیسنەوە کابرا باوکەکە خۆی لە ژیاندا ماوە بەڵام دوای ئایا دەیداتەوە یان نایداتەوە بەڵێ دەیداتەوە یان نایداتەوە ئەگەر باوکەکە لە حاڵەتێکە وەفاتکە حکمی ئەوە چۆن ئەبێ بەسەر چاو ئەوە بۆت باس بەیانە ئەو بە قەرزیە تەواو یادێتێ بەڵێ ناوی قەرزی لێ هێنابێت بەسەر چاو بۆت باس دەکەم ئەوە دوایدا چۆن دەچێتەوە سەر میرات و بۆی کە هەری لایەکیان گوناهبار نەبن بە چاوان خوا جەزا باتەوە دەست خۆش بێ ئەجەتمانە زۆر جەنابشداتەوە دەستی جەنابیش خۆش بێ خوای گەورە ئاگای دەتێت بەسەر چاو برا شیرنەکەم خوا لەگەڵ خاتو فریشتە فەرموو مامۆستاگەن خوشکە باشەکەی من فریشتە خان جەنابتان شکر باشن الحەمدولله باشم باش مامۆستاگەن پرسیانی یەخوا سەلامت بن خوشکەکەم فەرموو مامۆستاگەن پرسیارێکم هەیە فەرموو پرسیارەکەت من دەمەوێت کەسێک هاتەوە بۆ داوای من خۆم بێوەژنم تەمەنشم 22 ساڵە بەڵێ ئەو کەسێک هاتووە بۆ داوای من هەر بەهۆی ئەوە من زیابووم من تەلاق دراوم ئەو کەسش جادوو شتەکە کەسە جادووکەرە تەمەنی 37 ساڵە ئایا من گوناه ئەگەر شوکەکە من گوناهبارم جا تۆ چوزانی خوشکەکەم ئەو جادوگەریان ئەو جادووی لێ کردووی کە جیا بوویتەوە ئەو کەسە لە سلێمانیشە ئەخمە بەستمە تۆ تاکیدی کەەوە جادوگەرە و ئیشی بەڵێ تاکیدم جادووکەرە کاتی بۆ حایلی ئێمە کردووە هەمووی دەزانم بەسەر چاو خات و فریشتە ومێدی بەختەوریت بۆ دەخوازم قسەت بۆ دەکەم خوشکەکەی من باشە چاو خۆشە خوشکەکەی من بەختەوەری ئینشاءڵڵا دادەی گیان خوا لەگەڵ بەسەر چاوانم خات و کاڵە فەرموو خوشکەکەم السلام عليكم مامۆستا عليكم السلام ورحمة الله دادا کاڵێ سلامەتی دەست ناتەکەم مامۆستا باشی ڕازی بێ خوشکەکەی من مامۆستا دوو پرسیارمانەیە پرسیار یەکەمت فەرموو دادا بەڵێ مامۆستا جلوبەرجی مردوو بەڵێ لە ماڵا بێ باشە لە نایدی ئاجلەکان مەیلە و تازەن یان پەڕپۆت بوون وا کۆم بوون کە بە کاڵک نەمێنن والله مامۆستا هەمووی تازەیە تازەن بەڵێ هەمووی تازەیە این باوکمە
لذلك دڵمان نایە لە ناویشدەین و حەزەکەین لە ناویشدەین بەسەر چاودا دەکڵێ بۆ ڕێنمایی دەکەم کە چی باشە هەم بۆ خۆتان و هەم بۆ باوکی ڕەحمەتی دیژاڵا ڕێنمایی دەکەم کە جلانە چی لێ بکەی هەموو قاتی تازەیە وەڵا مادەم تازەنی شڵا ڕێنمایەکی خێرت دەکەم بە ئیزنی خوا بە چ شێوە سوودی لێ وەرگرە بەڵێ ماسا برازایکشم هەیە ئەو دایش تەلەفۆن بۆت کردم بۆ عزی میلادیشتی بۆ بکەین مامۆستا ئیسەر نوێژە شتەکە لەخوا بەزیادێ لەخوا بەزێبێ نوێژەکە بەس مامۆستا نوێژەکەی زۆر سەری ئەو کەنیشە تەمەنی چەندە؟ والله مامۆستا لە تەمەنا گەورەیە تقریبی دەوری 18 ساڵێکە بێ نوێژەکان بە سەریعی دەکە ئاچێتە مزگەوت بۆ جەماعەت و شتیوە هیچ جار نەخێ ماسا شەلەر دەماغی داوە بۆم ناتوانێت بڕە باڵە مادام کە شەلەر دەماخۆ لە ماڵەوەیە ئێستا قسەت بۆ دەکەم ئەوانە حکمیان چۆنە بەڵێ بەس ینی نوێژەکەی مامۆستا ینی نوێژ چوارسەرینەکە چوار کاتەکە هەر بە 2 دقە تاویەکە ئێمە سەڵێن کوڕمونێ جوان نابێ ئەلین دایەک شەلە وان نابێن داکەنا مادام ڕوو لە خۆیە خوالی قبوڵەکە ئیشەڵڵا بەسەر چاو قسەت بۆ دەکەم ئیشەڵڵا قسەت بۆ دەکەم کە نوێژەکە بکەیانێکە ئیشەڵڵا دروست و هەدەبێ بیکە و ڕێنماییشت دەکەم بە ئیزنی خوا خوشکە کاڵە بەسەر چاوان لە دوعاکانت خوا بە دوعای ساڵحان بێ خوا بەئاواتی خۆتان بگەێنێ ڕەبی خوا دەرگا ڕەحمەت لە هەموو لای بکاتەوە ئیشەڵڵا کاکە پەیوەندی دوایەوە خوشکە هێش و فەرموو دادەگەن سلام مەسەجان باسی سپۆر سڵاوی خواتان لێبێ خوشکە باشەکەم دادەهێش و سڵاوی خۆی گەورەت لێبێ ئیشەڵڵا ناوەی بەڕێزیش لە هەموو ئیمانداران مەسەجان و پرسیارێک کردومە فەرموو پرسیارەکە دادەگەن چۆن هەیە بەڵێ ئێستا باستێکەی باوکی ژیان تاقانەیە ئێستا حەملم هەیە حەملەکەم ئەڵێ دوانێ و هەردووکی ژیانت کچە بەڵام زۆر خۆم بێتاقەتم پێی زۆر زۆرسی بێتاقەتم زۆریش ئەبیرم بەڵام هەست خاسی خۆیش دەکەم حەمدوسەنای خوا ئەەکەم بەڵام دائیمەن دڵم تەنگە و زۆر بێتاقەتم کاتێکە سۆنەرم کردووە لە سەنگ هەفتەیە و توێتی کچە بەوە دڵتەنگی کە ئەم دوانەشت هەر کچە بەڵێ ئێستا لە هەردووکیانت کچە بۆ دەکەم سال جۆ لە برای خۆت بگری بزانە چەند دڵت فەرەح دەبێ ئیشەڵڵا بە ئیزنی خوای گەورە وتم دوعای خێرم بۆ کە بەسکەم ئیشەڵڵا لای خۆی گەورە هیچی پێ ناتێ لە سەنگ هەفتەیە کردومە بەسکەم پشت بە خۆی گەورە دانیکانم کۆڕ بێت هەموو شتێ بۆ خوا ئاسانە بەڵام من بۆ خوشتی خۆم ئینشاڵڵا لە درێژەی بەرنامەکەدا لەگەڵمان بێنەوە ئینشاڵڵا لە بەریە تەلەڤیزۆنەکەەوە بە ئیزنی خوای گەورە بەشێکی پشکێکی باش بۆ خوشتی خۆم لەسەر ئەوە قسە دەکەم ئینشاڵڵا بزانە چەند دڵت فەرەح و خۆش دەبێت زۆر دڵم تەنگە دائیمە بەڵام زۆر سپاسی خۆش دەکەم حەمدوسەنای خۆم بۆ ئەو بێتاقەت نەبم بۆ ئەو بێتاقەت نابم کە من دڵتەنگم یانی دەستەکەم بە گریان دەست بۆ ئەوە حەزم کردم بە پیتانبارە بمیانە بەڵام سپاسی خۆم زۆرەکەم گوناهبار نابی بۆی کە دڵت تەنگ بێوانە بەڵام ئینسانیش کاتێکە شتێک وەکو خۆی لێ حاڵی نابێ حەقی خۆیەک دڵتەنگ بێ بەڵام بە ئیزنی خوا من لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە لە ڕواگەی عەقڵ و نەقڵەوە بۆ دڕوون دەکەمەوانێ کە چەند بەرەکەتی خوان کە کۆمەلگای ئێمە بەداخەوە هێشتا ئەوا لێ حاڵی نەبووە ئینشاڵڵا بەشێکی باش لە بەرنامەکە بۆ جەنابەت تەرخان دەکەم بەسەر چاوان لەگەڵمان بە خی گەورە لە هەردوو خێر هەردووچیان کوڕ و کەس هەمووی خێر و بەرەکەتی خوایە یا ڕەبی خوایە بۆ ئەم خوشکە هێش شۆل لە کوڕ و لە کەس بەشی بدەیت باشەکەم دادەهێش و خی گەورە لەگەڵ بێخوا دادەیگەن خوا لەگەڵ بێ سەدچیان خوا لەگەڵ بێخوا دوا پەیوەندی حاجیە برایان حاجی حەلیمە پەیوەندیەکەمان چێ بوو؟ برایان پەیوەندیەکە چێ بوو؟ بەڵێ حاجی حەلیمە فەرموو خوشکە باشەکەم دایگەن عەلەیکە سەلام و ڕەحمەتوو چۆنی مامۆستاگیان سڵاوی خوا لە پور و گەورەی خۆمان حاجی حەلیمە دایگەن سەلامەت بنیا خوا ئەلحەمدولیلا سپاس بۆ خوای پەروەردگار خوا چاکت هەموو لایەکم نوێژی بەیانیم کرد و خەوتمەوە خەوتمەوە لە ماڵێک بووم ماڵەکە خزمی مناڵەکانمە هی من هی باوکی ئەوانە 4 ساڵە عەمرێ خوای کردووە نیش ناو هەیوانەکە داشتن هەیوانەکە تۆزێ خۆڵ و قڕوشت بوو دانیشتە بووین بە منەوە 4 کەس بووین
ئەو حاجێز حاجی قاری ناوە ئەمری خوای کردبوو ها لەگەڵ منە دانیش لەگەڵ دوو کەسی ترە دوو کەسەکەی تر منە ناسی بەس ئەمزانی کە ئەو ئەمری خوای کرۆ هاتۆ لەگەڵمانە دانیشتووە چاوەڕێ بووین وەکو یەکێ بڵێ نانێکمان بۆیە چایەکمان بۆیە بیخۆی ئیتر ئەوە لەوێ دانیشتین و تاگە هیچ نەهات من هەستام ڕۆشتم ئەوان لەوێ جێمان ئیتر نازانم چیان لێ بەسەر هاتیان لێ بەسەر ئەوە چییە؟ وەڵی من هەر چەمانای خەون زۆر لێک نادەمەوە بەس بە حرمەتی تەمەنی تۆ تەلەفۆنەکەت ئیشاءالله قسەی خێرت بۆ دەکەم بە ئیزنی خوای گەورە. خێر بێتەڕێ ئیشاءالله. زۆر بەڕێزی خۆشەباشەکەم خوا لە ڕازی بێ دادەگیان خوا لەگەڵ پشت بگرێ ئیشاءالله. ئەجمعین ئیشاءالله لەگەڵ ئێوەی بەڕێزیشدا خوای گەورە ئاگای لێتان بێدایەگیان خوا لەگەڵ بێ سەد چاو خوافیز بێ خوا لەگەڵ بێ سەد چاو. ئەمبرایان دەفەرمونون ئەمە دوا پەیوەندی بوو بۆەوەی کە ئینشاءالله کاتێکی باشیان بدەینێ دەستوچاوی هەموو لایەکتان خۆش بێ و ئەو بەڕێزانش کە دیار لە سەی هێڵ مابوونەوە فریان نەکەوتین تەلەفۆنەکانی وەرگرین ئینشاءالله تەمەن باقی بێ لەسەر خێر لە دەرفەتەکانی داهاتوودا لە خزمەتتاندا دەبین با وەڵامی یەک بەیەکی ئەو بەڕێزانە بدەینەوە. پەیوەندی یەکەممان دایکی محەممەد فەرمووت قورئان دەخوێنم و تەفسیری ئاسانیشە بەڵێ تەفسیری ئاسان تەفسیرێکی کوردی زۆر زۆر باشە لە کتێبخانەی کوردیدا کە زۆر بڵاو بۆتەوە لە زۆربەی ماڵەکانماندا هەیە لە نووسینی مامۆستای ئازیز کە ئێستا بەداخەوە نەخۆشە خوای گەورە شیفای بەخێری بۆ بنێرە و موسڵمانان دوعای خێری بۆ بکەن جەنابی مامۆستام بورهان محەممەد ئەمین نووسیوێتی کە تۆ قورئانەکە دەخوێنیەوە ئەرە وەڵڵا دایکی محەممەد پەیتا ڕەحمەتی خوات بەسەرا دەبارێ قورئان تەنانەت ئەگەر لە ماناکەشی نەگەی هەر بە خوێندنەوەی هەر بە تەماشاکردنی هەر لە خزمەتی دایکە بەدەستەوەی و تەماشای مصحەفەکە دەکەی هەموو چرکەیەک ڕەحمەت و میهرەبانی خوات بەسەرا دەبارێ هەر وشەیەک کە دەدەمت دێتە دەرەوە ئێستاڵی بسم الله الرحمن الرحیم 90 پیتە 190 چاکە دەسێتە تای تەرازوی خێرەکەتەوە. بەڕێزان هیچ شتێک نییە لە دنیادا ئەجر و پاداشتی وەکو قورئان پڕ بەرەکەت بێ. من ناڵم قورئانی پیرۆز چونکە پیرۆز وەکو وایە شتێکە لە شوێنێک داینێ و بەلاتەوە شتێکی مقدس بێ دەڵێم قورئانی پڕ بەرەکەت و بەخشش. ئەم قورئانە پڕ بەرەکەتە هەر یەک ئاەتی لێ وردبەوە دنیایەک بەرەکەت بەسەرا دەڕێژێ ئەمجا پڕ بەخششە يعني هەر شتێک دەکەی ئەجرەکەی هیچ عیبادەتێک وەکو قورئان خوێندن نییە. ئەوە تا عەرزم کردن ئەوەندە پڕ بەخششە دەڵێی بسم الله الرحمن الرحیم لە جیاتی 90 چاکە 90 پیتەکە 190 چاکە دەچێتە سەر تەرازوی حیسابەکەت یەکسەر ڕەسیدی حیسابەکەت لە قیامەتە لە یەکەوە دەچێتە سەر 190 ئەم جاوەرە ئەم هەموو قورئانە حیسابکە جا بزانێت چه بەرەکەتێکە بەڵام بە مەرجێک ئینسان نێتی خۆی لەگەڵ پەروەردگاریدا خالیسکە بە نێتێکی خاوێن بە پوخت و خاوێنی بە دڵ و دەرونێکی خاوێن و پاشان کاریشی پێ بکە بۆ ئەوەی کەوا باشتر لێ حاڵی بین ئینشاءالله تەفسیری ئاسانەکە لەوە ئەچێ دایکی محەممەد ڕاست دەفەرمووی هەمووی وەکو خۆی لێ حاڵی ناوی بەڵام تۆ یەکەم جار تەفسیری ئاسان دێستا کە لە ماڵەوە هەیە مامۆستا بورهان محەممەد ئەمین لە دوای تەفسیری ئاسان تەفسیری ڕۆشنی نووسی تەفسیری ڕۆشن جەنابی مامۆستا سەید ئەحمەد پێنجوینیش پێیدا چۆتەوە و زۆر شتێ بۆ زیاد کردووە ئەگە دەستت کەوە تەفسیری ڕۆشن لە تەفسیری ئاسان باشترە ئەمجا دوایی لە تەفسیری ڕۆشنەوە زیاتر هەڵکشێت تەفسیرەکەی مامۆستا ئەحمەدی کاکە مەحموود دواتر تەفسیری مامۆستا مەلا مەحموودی گەڵاڵەی تەفسیری ڕەوان گەورەترە تەفسیری مامۆستا عەلی بابی تەواو بۆ 33 مجەلەدە يعني جار بۆ جار هەوڵ بدە تەفسیرەکە گەورەترکە لە ئاسانەوە بڕۆ بۆ ڕۆشن دواتر بۆ تەفسیری ڕامانی مامۆستا ئەحمەدی کاکە مەحموود بۆ تەفسیری تەوحیدی مامۆستا عەبدولقادری تەوحیدی بەڕەحمەت بێ ئەمانە هەموو تەفسیری چاکن يعني وا لێدێ وردە زیاتر ئاشنا دەبی بە قورئانەکە تەفسیرەکان گەورەترکە لە مجەلەدێکەوە لە بەرگێکەوە بیکە بە 2 بەرگ بە 3 بەرگ هەتا 30 بەرگ 33 بەرگ هەمووان بخوێنەوە بە ئیزنی خوای گەورە ئیستیفادەی زۆری لێ دەکەی بەڵام تەنانەت وەکو پێویستیش لێ حاڵی نەبووی هەر مادام لە خزمەت قورئانەکەیدا دایکی محەممەد دڵت بە خۆت خۆش بێ ئەو ئینشەڵڵا خوا تۆی خۆش دەوێ چونکە تۆش پەروەردگارت خۆش دەوێ و کەلامی خوات خۆش دەوێ بە هەموو ئەو لەحظە و چرکانە خوا هەمووی بە تای تەرازوی قیامەت لێ پڕ دەکا و هەمووی بە پاداش بۆ دەنووسێت دڵت زۆر پێی خۆش بێ ئینشەڵڵا هەوڵدە بەردەوامە لەسەری. دایکی محەممەد باسی ئەوە دەکا کە خانوویان فرۆشا و بەشی خوشکەکان وەکو پێویست نەدراوە لە میراتدا بەڕاستی بەڕێزان ئەمە کارێکی خراپە ینی میلەتی ئێمە لە بەسەلەی میراتە زۆر جا خۆی گوناهبار دەکات من تەنها ئەوەندە دەڵێم ئەو کەسانی کە دەیانەوێ سەربەرزی لای خوابن و دڵی براکانیان دڵی خوشکەکانیان یعنی ئەم برا و خوشکایەتێ بەهۆی میراتەوە لێک نەترازێ
بەڕێزان میرات بۆ ئەوەیە خوشک و براکان زیاتر ڕەحمیان بچێتە سەر و دوعای خێر بۆ مردووەکەیان کە باوکە دایکە ئەو کەسەی کە مردووە میراتەکەی بەجێهێشت و دوعای خێری بۆ بکرێ. بەداخەوە ئەمە هەموو کاتوشی گونەهباری دەبێت چ کاتێک نەبێ کە بچیە خزمەت لیژنەی فتوای شەرعی، بچیە خزمەت مامۆستایانی بەڕێزی ئاینی، دووسێ مامۆستای ئاینی شەرعزان لە بواری میراتە، چونکە ئێستا منوکو خودی خۆم لە بواری میراتە شارەزایکی ئەوتۆم نییە. هەموو مەلایەک شەر نییە شارەزای بواری میرات بێ، هەموو وتار خوێنێکی مزگەوت کە خوتبەی باش دەخوێنێتەوە شەر نییە شارەزای میرات بێ. بڕۆنە خزمەت مامۆستایەکی لێهاتوو لە مامۆستا قەدیمیەکانی ئێمە لە مامۆستاکانی ئێمە کە پسپۆڕی بواری دابشکردنی میراتن. ئەنجاویش تاکە کەسێک نا خوشکێک نەچێ برایەک نەچێ بەتەنیە نەخێر هەمویان بچن دوای تەعزیەکە دوای ئەوەی کەوا هاتنەوە سەرخۆ دوای مردنی باوکەکە دایکەکە یان ئەو کەسەی کە مردووە میراتی لێدەگیرێ هەمویان بە کۆمەڵ بچنە خزمەت مامۆستاکە بڵێن جەنابی مامۆستا فڵان کەس مردووە ئەوەندەی لە باش بەجێماوە تەسلیم بە شەرعی خوای پەروەردگارین خواچی لەو قورئانەدا فەرمووە دابەشی کردو ئێمە هەمومان ملکەچین ئەمە ڕێک و پێکە ئەمەی ئاوا بکە بەخوا هەم مردووەکە پاداشی دەنووسێ چونکە ئێمە زۆر جاوا دەزانین مردوو ئەگەر میرات بەجێ بێڵێ زۆر مامۆستا بەداخەوە گوێم لە وتارەکانیانە ئەڵێ ئەوەی بەدەستی خۆت پێش خۆتی نەخەی لە دوای خۆت میراتگر بۆت دەخۆن ئەگەر میراتگرەکان ساڵح بن ئەهلی خواناسی بن دیندار بن خوشک و برای ڕێک و پێک بن دەم بەخێر بن دەم بە زیکر بن دوعای خێرت بۆ بکەن ماڵ و منداڵی ساڵحیان هەبێ بەڕێزان وا حاڵی ببن تێبگەن لەمە بەخوا ئەو پارەی بە میراتیش بەجێ دێڵین بۆ نەوەکانمان خوا ئەوەش دەتای تەرازوی چاکەماندا دەنێ لە قیامەتە ئەوەش وەکو ئەوەیە بەدەستی خۆت لە ژیانی خۆتا بەخشی بێتت. بەڵام بەداخەوە هەندێک خەڵک ئەم میراتە بۆ مردووەکە دەبێتە زەحمەت چونکە حتا خۆی ماوە چاکەکە دەدا بەو کوڕە و خراپەکە دەدا بەو کچە و ئەمی لێ بێ بەش دەکا ئەوەتە قەبری خۆت پڕ کرد لە ئاگر بەداخەوە. بەڵام ئەگەر گەڕایتەوە بۆ شەرعی خوا هیچ کەسێت کاتان لێ دەکەم بە زیندوی خۆی میرات دابەش نەکە بڵێ منداڵەکانم ئەگەر مسلمانن ئەگەر باوکو دایکی خۆتان خۆش دەوێت کاتان لێ دەکەم بگەڕێنەوە بۆ شەرع هەتا خۆم ماوە ماڵ و مڵکە مووی خۆمە کە مردم شریعەتی خوای پەروەردگار هەیە ئەو قورئانە پڕبەرەکەت و بەخشە هەیە کە بە دادپەروەری مافی هەمووانتان دەدا بڕۆنە خزمەت یەک دوو مامۆستای شەرعزانی دابەشکردنی میرات چیان پێکوتن لە خزمەتیان دابن ئەمە ئەو کاتە هەم مردووەکە بەخوا ئەجر و پاداشتی دەگاتێ لە ئەوەی کە میراتی بەجێهێشتووە هەم خوشک و براکانیش لە خزمەت مامۆستاکەدا بە نووسراوێک هەر کەسە حیسەی خۆی وەردەگرێ بە دڵێکی شادمانەوە دەڕۆنەوە و خێریشیش بۆ مردوەکەی لێ دەکەن. بەڵام ئەوەی تریوانە بێ و بە ئارەزووی من و بە ئارەزووی تۆ بەدەسەڵاتی ئەو بەبێدەسەڵاتی ئەو میرات دابەشکرێ وەکو دایکی محەممەد ئەو خوشکەی لێدێک ئەو دڵ ناڕەحەتە بەداخەوە ئەوە تۆ زەرەر نەکردووە بەخوا ئەوەی کە میراتیشی بەر نەکەوێت لە برسانیان نامرێت لەوە چێ زۆرجا ئەو دەوڵەمەندتریش بێ بەڵام ئەو کەسەی کە میراتی لە ماڵدایە بەشی خوشک و براکانی تێدایە دڵنیا بێ ڕۆژی هەژار دەکەوێت دڵنیا بێگە پارەشی زۆر بێت دایمە دڵی ناڕەحەتە ئیلا تووشی کارە ساتێک دەبێت کە خۆشیەکەی لێ تێک دەدا بەڵام ئەوەی کە غەدری لێکراوە خوا لە لایشکەوە قەرەبووی بۆ دەکاتەوە لە قیامەتیشە ئەجر پاداشتی دەداتەوە ئینشاءالله هەموودایەک هەوڵ بدەن لەسەر پارە و ماڵی دنیا با برایەتی و خوشکایەتیتان نەفەوتەیە. ئەڵێ حەزم دایکی محەممەد لێ پرسیارێکی تر ئەڵێ حەزم لە خوێندنی قورئانە بەڵامی هەندێک پیت هەیە بۆم نایە ڕاستە هەندێک کەس هەیە هەندێک پیتی بۆ نایە زمانی بۆی نایە ئەوە تۆ ئەجرەکەت هەر بۆ دەنووسێت دایکی محەممەد بەردەوام بە لە خزمەت قورئانەکە. ئەنجا هەندێک مامۆستا هەیە شێوازی وتنی پیتەکانت پێ دەڵێ تۆ هەوڵ بدە لە گەڕەکەکەی خۆتە ئەم سنتەرانی کە بۆ فێربوونی قورئان خوا پاداشتیان داتەوە کراونەوە خۆ پارەیان لە کەس ناوێ بڕۆ لایەن بڵێ مامۆستا بۆ من پیتی ها ئەم بۆ نایە من پیتی ها ئەکانم بۆ نایە لە کۆتاییدا شێوازەکەیم پێ بڵێ زمانم چۆن بڵێم ئەوان شێوازەکەت پێ دەڵێن ئەگەر بەهۆش هەر فێر نەبووی هیچ گوناهن ناگا قورئانی خۆت هەر بخوێنە وەخوای گەورە بە ئەندازەی ئەوەی کە ناڕەحەتی پێوەی بۆ نایە لە جیاتی ئەوەش پاداشت هەر دەداتەوە بەڵام تا بۆت بکرێ لە لای مامۆستایەک ئاسانە دەتوانانی لە لای مامۆستاکە شێوازی زمان و کردنەوەی دەم و دەنگەکەت پێ دەڵێ فێری پیتەکەت دەکا ئەگەر هەر فێر نەبووی بۆت هەر نەهات تۆ گوناهن ناگا و ئەجری تەواوی قورئان خوێندنەکەت بە ئیزنی خوای پەروەردگار هەر بۆ دەنووسرێ. کاکە کامەران فەرمووی ئەگەر لەخوا بپاڕیتەوە بڵێ یا ئیلاهە العالەمین یا ڕەب العالەمین دەستەکانم بەرز کردوێتەوە لێت دەپاڕێمەوە ئەم شتم بۆ بکەی ئەم کارم بەنسیب ببێ ئەمیشەم بۆ ڕایی ببێ بەم ئاواتەی دڵم بگەم ئەوەندە ڕۆژە بە ڕۆژوو بم ئەو حیوانە بکەم بەخێر ئەمە دروستە بەڵێ دروستە ئەمە نەزرە ئەمە بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم پێی باش نەبووە فەرموویەتی پێش ئەوەی کەوە یعنی مەی خەدواوە
ماڵێ ئەگە خوایە ئەمەم بۆ بکەی منیش ئەمەت بۆ دەکەم نەخێر ڕۆژەکان بگرە بۆ منە 3 ڕۆژ بگرە 3 ڕۆژ بگرە و هەموو بەربانگان هەموو پارشێوان لە خوا پاڕێ و یا ڕەبی خوا ئیلاه العالمین تۆ ئاگال لە دڵ و دەرونی منە پێویستیم هەمیشە پێتە یا ئەڵڵا ئەم کارە بەلای منەوە زۆر قورسە تەنها تۆ ئاسانی دەکەی یا ڕەبی خوا ئەو کارم بۆ ئاسانکەی خوایە ئەوەی لە دڵمایە بە ئاواتی دڵی خۆم بگەم ئەوەی کەوا پێویستمە و حەڵاڵە و مافی کەسی پێوە نییە یا ڕەبی خوا کارم بۆ ئاسانکەی و دەستم پێی بگە ئەها لەگەڵ ڕۆژەکاندا پاڕێەوە حیوانەکە سەر بڕە دابەشی بکە بەسەر فەقیر و هەژاردا مەڵێ ئەگە خوایە بۆم بکەی ئەمجا من حیوانێک سەر دەبڕم خۆەوە دروستە ئەوە نەزرە بەڵام ئەمە باش نییە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمەی پێ باش نەبووە و نەهی لێ کردووە فەرموویەتی موسڵمانی ڕاست و ساغەوەیە خێرەکە دەکا ئەمجا دڵی یا ئیلاه العالمین تۆ ئاگال لە دڵی منە یا ڕەبی خوا من ئەم خێرم تەنها پێشکەش بە تۆ کرد خوا لێم قبوڵکەی یا ڕەبی خوا بە ئەجر و پاداشتێک کە ئەم گۆشتە چۆ دەمی منداڵێکەوە ئافرەتێکەوە بە تەمەنێکەوە پیاوێکەوە دەوڵەمەند و هەژارێکەوە لیان خوارد و دڵیان خۆش کرد دڵیان خۆش بوو یا ڕەبی خوا تۆش دڵی من خۆشکەی بۆی ئەم کارم بۆ ئاسانکەی ئەمەیان شەرعی ترە بەڵام ئەوی جەنابیش دەڵێ هەر دروستە و پێگونەعبار نابی هەرچەند پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەمانەوە باشترینەکەی پێوتون کە باسم کرد کە بۆم باس کردی دەڵێ کەسێک خانووی کرد و قەرزی لە باوکی کرد دوای باوکەکەم مرد قەرز وا باشە ئەگەر لە بینی باوک و ئەولادی شابێ نووسراو هەبێ شاهید هەبێ و ئەو کوڕاگەر دیندار و خواناز بێت تەنانەت شاهیدیش نەبێ و نووسراویش نەبێ ئەبێ ئەم پارەیە کە بە قەرز لە باوکی وەریگرتووە لە دوای مردنی ئەگە خۆی باوکەکە لە ژیان نەبوو بیداتەوە ئەگە باوکەکە بە سەرا مرد و کوڕەکە هێشتا قەرزارە پارەکە بەرێتەوە بە خوشک و براکانی بە میراثگرەکان بڵێ خوشک و براکانم وەڵاهی من باوکم کە خوا عەفوی کە لە ژیاندا بوو ئەمەندە قەرزەی پارەدا بوومێ بۆ ئەم خانووە ئەگەر وانەکە ئەم پارەی پێ حرامە ئەگەر کەسیش ئاگای لێ نەبێ ئەم پارەی پێ حرامە چونکە ئەم پارەی بەشێکی بەرئەو دەکەوێت بەڵام بەشەکانی تری هی خوشک و براکانی خۆیەتی هی خوشک و براکانێتی کە لە میراثەکەدان بۆیە دەبێت بیجێڕێتەوە بۆ ماڵەکە و لە دوایدا بەشێک بۆ نمونە ملیۆنە دینارە لە بەشێک لەو ملیۆن دینارە بۆ خۆی دەگەڕێتەوە بەڵام ئەوەی تری هەمووی خۆی نییە ئەگەر وانەکە گونەهبار دەبێ ئەگە وای کرد و دایەوە بە میراثگرەکان و خستیەوە سەر حسابی ماڵ ئەوە ئەویش خێر و ئەجر و پاداشتێکی دەگاتێەوە دروستی شەباوک قەرز لە ژیانی خۆیدا بدا بە یەکێک لە منداڵەکانی و لە دوایدا لێ وەرگێتەوە بۆ ئەوی کە ئەوانی تریش عاجز نەبن و دڵیان شتێک نەکا خات و فریشتە دەڵێ بێهاوژینم لە مێردەکەم جیابوومەوە تەمەنم 22 ساڵە بەهۆی کەسێکەوە کە 37 ساڵەوەتە تەمەنیان زۆری فەرقە 15 ساڵ تەمەنیان فەرقی هەیە ئەڵێ جادوگەرە بە هیچ شێوەیەک من نازانم جادوگەر بێیان ناوە بۆ خۆ دەزانی خات و فریشتە خوا نەخواستە کەسێک کە بزانی جادوگەرە جادوگەر ساحر کافرە ولا يفلح الساحر حيث أتى نصی کەلامی رب العالمین لە قورئانە پڕ بەکرێکەت و بەخششەدا قەتعیە و بڕاوەتەوە قەت ساحر بە مرادی خۆی ناگا بۆی ئەگە تۆ دەتەوێت جارشکە بەختەوەربی بەداخەوە کە لە تەمەنێکی 22 ساڵیدا بێ هاوژین کەوتوی لە هاوژینەکەت جیابوویتەوە نەچی لەگەڵ کەسێکە کە یەقینت هەیە ئەو ماڵی وێران کردووی ئەو ساحرە چونکە خوا فەرمووی قەت بە مراد ناگا ئەوەی لەگەڵ ساحریشتا بێ ئەوەی بڕواشی پێبێ ئەوەی بچێ بۆ لاشی دڵنیا بێ ولا يفلح الساحر قەت ساحر بە مراد ناگا قەت سەرفراز نابێ قەت بە ئاواتەکانی ناگا هەمیشە ساحر غەمبارە هەمیشە دۆش داماوە ولا عاقبەتیشە سەرشۆڕی ئەم دنیا و دۆزەخی ئەو دنیا جێگایەتی بۆیە ئامان خوشکە فریشتە بە هیچ شێوەیە ئەگەر ئەوکو بۆ خۆت باسی دەکەی ئەوە ساحر و جادوگەر و ئەو شتانە بێ نزیکی نەکەویتەوە ئەگەر هەموو تەمەنت پرچی سپیتوانی بێتەوە لە ماڵی خۆت و باوکتا دانیشتبی نەچی شوو بە کەسێکی ئاوا بکەی پیاوی ساڵح زۆرە ئینشاءالله ڕوو لە خواکە و ئەوەندەش مەترسە سوورەتی فەلەق و ناس و ئیخلاص قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس قل هو الله أحد بەیانیان و ئێواران سێجار بیخوێنە هیچ ساحرێکی ئەم دنیا حەدی چێ بتوانە کارت لێ بکە نەخێر ئێمە ئەوەندەی تەوەکولت بەسەر خوا بێ ئەو خەڵکانی کە سحر کاریان لێ دەکا ئەوە نەعوذ بالله ئیشکال لە تەوەکولەکەیاندا هەیە ئەوەندەی لە سحر و ساحر دەترسێن و پەنا بۆ دوعاکان و قورئانەکە نابن ئەوەندە تەوەکولیان لەسەر خوا نییە ئەوەندە پشت بەخوا ببەستە بوونی ئێمە ژیانمان ڕزق و ڕۆزیمان هاوسەرگیریمان منداڵمان هەمووی بەدەست زاتێکە کە ئەڵڵایە کە هاوبەشی نییە بەبێ ئەمر و ئیرادەیە و هیچ شتێک ناکرێت پەنای پێ بگرە ئێستا چۆن درع هەیە هەموو بڕوامان وایە کە فی شەک ئینسان دەبڕێ یەقینە ئەو عەقڵ و عیلم و هەموو شتێک پێت دەڵێ بەڵام ئێگە درعێکت پێوە بوو هاوڵان ساری درع هەیە لە کاتی جەنگا درع هەیە ئەو فیشەکە دێ بۆت ڕاستە بۆت دێ
بەڵام چونکە درعەکەت پێوەیە درعەکەی خاتە دواوە بەرسنگت ناکەوێت بەرسەر ناکەوێت ناتکوژەوی چ لێ ناکە ئەو قورئانە بەتایبەت سوورەتی فەلەق و ناس و ئیخلاص بەڕێزان هەر کەسێ بە یەقینەوە بەیانیان و ئێواران بیخوێنێ نە چاوی پیس نە ساحیری هەموو دنیا ناتوانێت کارت لێ بکە بەڵام پشت بەخوا بەستە چونکە تۆ هەموو شتەکانت بەخوا بسپێرە بۆ دێ یەقینت هەبێ ئەوانە هەن و ڕاستن بەڵام درعەکەیە تۆ بەیانیان و ئێواران درعت داناوە قەت لێت نادا تەکید بە بۆیە خات و فریشتە خوشکە باشەکەی من ئینشاءڵڵا پشت بەخوا ببەستە و چاورکەوە لە پیاوێکی ساڵح خواناس ئەخلاق پاک بەئیزنی خوای پەروەردگار بەڵام دایمە لە خزمەت قورئاندا بێت زیکرەکان و تەسبیحاتەکان بخوێنە هەرگیز لە پیاوی جادوگەر نزیک نەبیتەوە چونکە بێنبرات دەبی وەکو ئەو عاقبەت لەم دنیا و لەو دنیادا شەڕ دەبێ خات و کاڵێ دڵە جلوبەرگی مردووی باوکی ڕەحمەتیتە تازەن چیان لێ بکەی لە ماڵەوە بیان هێڵیەوە نەخێر چونکە جلوبەرگ وردەوە دە عەمبارە پۆ دەبێت فڕێدەی بەڵام مادام جلەکان قاتی تازە و نوێن خات و کاڵە بێنن جوان جوان بیشۆن بە غەسالە پاک و پوخۆ جارێک دوو جار بیشۆن وا بێکە هیچ شتێکی پێوە نەمێنێت ئەجا دوای ئەوە ئەگەر خۆتان وتوتان هەیە لە ماڵەوە باش دەزان و وتویکەن باشتر بەڵام من پێم باشە بیبەنە وتویەکی هەڵمی کە زۆر جوانتر لە ماڵەوە جلەکانمان بۆ وتو دەکا ئەو پارەشی دەسەرفکەن بە سەدەقەی باوکت واتان بۆ وتو دەکاوە ئەزانی جلوبەرگی تازەیە جاجل بە وتو کراوی ئەمجا بیان نەوعەتێکی تۆزە خەفیف و ناسکی پێکەن سەدان خەڵک هەیە لە تەمەنی باوکتدا بەڕاستی محتاجە بەڕاستی جلوبەرگەکەی بۆ خۆمان دەزانین کە وەکو پێویست نییە چەند ڕێکخراوی باشمان هەیە کە ڕێکخراوی خێرخوازین مامۆستای ئاینی بەڕێز هەیە کە فەقیر و هەژار زۆر دەناسێ لە گەڕەکەکەی خۆتاندا لە نزیک خۆتاندا خات و کاڵێ ئاوا بە وتوکرایی وتوی هەڵمی پاک و پوخۆ دڕێک و پێک هەر شیرین بێ سەیریکەی بەڵام جلی مردوو خەڵکم بینیوە ئاوا دێنێ دەی پێچێتەوانێ هەر لە خۆ لێ ترسی هەر بێز ناسەیریکە ئەگەر جلەکەش تازە بێ هەر بەر چاوت دەکەوێت بەڵام هەمان جلەگە وتوکرا پاک و پوخۆت شۆرە ڕێک و پێک معەتەر و بۆن خۆش کرا هەر کابرا کە دەیبینێ باسی ئەوش مەکە کە درایە بڵێ ئەمە جلی مردووە بڵێ وەڵی ئەم جلو بەرگانە لە ماڵی فڵان کەسە کەسێک بۆ مسلمانە زۆری جلوبەرەکەیە زۆر ماشەڵڵا دایمە جلوبەرگی تازای دەکا هەر باسی مردووەکە مەکە ئەم بەڵام ئەم جلانە کاتێکە ئەو مستحقە لەبەری دەکاوە دڵی خۆش دەبێ واللهی پڕاوپڕی تای تەرازوی باوکن لە قیامەتا پڕ دەبێ ئێوە ئەجرەکەتان دەست دەکەوێت لەم دنیا ئەجری ئێوەش کاملە و پڕاوپڕی ئەو دڵخۆش بوونەش دەچێتە سەر تای تەرازوی باوکت و ئینشاءڵڵا خوا لە بەرجی بەهەش بۆ ئێوەش و بە باوکیشت دەکات لە جیاتی ئەو جلوبەرگە فەقیر و هەژار زۆرە بەوەی نییە خەسەری وایە بە جلی کۆن بەڵام باسی هەر مردوو مەکەن بەو شێوازەی کە بوتم بەڕاستی جلی مردوو ئاوازایە بکرێ زۆر کەلێنی گەورە بۆ فەقیر و هەژارەکان دەگرێەوە بۆ قیامەتی مردووەکەش و بۆ ئێوەی زیندوش ئینشاءڵڵا ئەجر و پاداشتێکی گەورەتان دەست دەکەوێت ئەو برازایی کە باسی دەکەی شەلە دەماغ و نوێژەکان سەریع دەکات قەی ناکە پێی نەڵێن ئاوا بکەی نوێژت قبوڵ نییە ئەوە شەلە دەماغە ئەگە خوا دەکا ئەوەندە بە ڕێک و پێچی بە 2 دقا خێرا نوێژەکەی دەکات مهم وایە سەری بەندایەتی بۆ خوا خستۆتە سەر زەوی واللهی لێی گەڕێن پێی بڵێن ئەها تۆزە بە هێواشتن نوێژەکەت بکە بەڵام نەڵێن نوێژەکەت مەکە یان وای لێ مەکەن دڵی سار بێتەوە ئەو شەلە دەماغانە حسابی تایبەتیان هەیە مەریض حتا تەنەگە شەلە دەماغ نەبێت نەخۆش حاڵەتی تایبەتی هەیە خوا گەورە هەندێشتی تایبەتی داوەتێ هەندێک چاوپۆشی لێ کردووە کە لە ساغەکانی نەکردووە بۆیە ئێوەی هاوکاری بن ئەجرتان دەگاتێ پاداشتان بۆ دەنووسرێ و نوێژەکانی بە 1 دقەش بکە هەر سەری بەندایەتی بۆ خوا بخاتە سەر زەوی خوا نوێژەکەی لێ قبوڵ کردووە ئینشاءڵڵا خوای گەورە ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان کە عیبادەتەکانمان وەکو خۆی لێ قبوڵ کە خوشکە هێشوو فەرموود 2 کچم هەیە و حملیشم هەبووە سۆنەرت کردووە هەردووچیان کچن دڵت تەنگە لەبەرەوەی کە مێردەکەشت بۆ خۆی هەر تاقانە بووە خوشکە باشەکەم دادەهێشوو حەیفە من دەڵێم بەداخەوە دەبووە کە ئەگە سۆنەرەکەت کرد هەردووچیان کچ دەرچوون بیندرا هەردووچیان کچن هەر یەکسەر سوزدەیەکی شکرانە بژێیت بۆ خوا ببردایە شەیتان لەو لاوە دەتەقی لە خەفەتانە ئەوەی کە دڵت تەنگ دەبێ هەموو مرۆڤێک قابلی ئەوەی هەیە پێی خۆشە خوال لە هەردوو بەرەکەتەکە بەشیدا من ئێستا ئاەتێکی قورئانت بۆ دەخوێنمەوە خوای گەورە دەفەرمێ یەهەب لمن یەشاء ئیناثا ويهب لمن يشاء الذكور أو يزوجهم ذكرانا وإناثا ويجعل من يشاء عقيما أما لسورة الشورى لقرآن جناب تامسن بيخوانوا فما خوای گەورە بە هەدیە و دیاری بە بەخشینی خۆی دەبەخشێ بە هەندێک ماڵ بە هەندێک ژن و پیاو دەبەخشێتی ئیناثە کچیان پێ دەبەخشێ سبحان الله خوا یەکەم جار باسی کچ دەکات دەفەرمێ ئەو کەسانی کە خوای گەورە دیاریان پێ دەبەخشێ بە زۆرێک لە خێزانەکان کچیان پێ دەبەخشێ ها کچی پێش کوڕ خست
بە هەندێک خێزان هەیە بەس کچیان پێدەبەخشێ دیاریەکەی خوا حکمەتی خوا لەوەدا بەس کچیان پێدەبەخشێ ويهب لمن يشاء الذكور هەندێک ماڵیش خوای پەروەردگار بە حکمت و کاربەجێیی خۆی کە بەس بۆ خۆی دەزانێت چی بۆ ئێمە باشە بەس کوڕیان پێدەبەخشێ هیچ کچێکیان نابێ هیچ کچیان نابێ بەس کوڕیان دەبێ جا لێرە خوای گەورە تەرازۆکەی ڕاست کردەوە یەکەم جار ڕێزی کچانی گرت کچەکەی پێشخست بۆ ئەوەی کە کوڕ و کچ فەرقی نەکرێ ئەلفلامێکی دا بە الذکور بەڵام ئەلفلامی نەدا بە ئیناثە بۆیە دیاری یەکەم کچان دیاری یەکەمی خوای پەروەردگارن بۆ دایک و باوکەکان ئێمە ئەم قورئانێکی ئێستا ئەم شۆ بەس باسی قورئانم بۆ کردن ئاگامان لەوە بێ ئەم ئاەتی قورئانە ئەمە ئیمانی تۆ تاقی دەکاتەوە ئەو کاتێک کە هەر کچت بوو بڵێ یا ئیلاهە العالەمین تۆ لە قورئانەکەدا فەرموود ئەم دیاریە کچانە بۆ من باشن یا ڕەبی خوا تەسلیمم بە تۆ حەمد و سەنا بۆ تۆ وەکو تۆ ساڵی حەمد و سەنای خوا دەکەم یا ڕەبی خوا سوپاست دەکەم مادام لە لای تۆ بڕیار دراوە من بەس کچم ببێ ئەوە دیارە بۆ من باشە بەخوا ئەوە بەس بۆ من باشە هیوا هەیە بەس کوڕی دەبێ هەموو جاکە کوڕی دەبێت تۆزە دەمولیچیان بەیەکاتەوە و خۆزگە کچێکمان بووە نا سواسی خوا بکە بڵێ پەروەردگارە مادام تۆ بڕیارتدا دیاری و هەدیەی تۆ لەلایەن تۆ بڕیاری لێدراوە کە من بەس کوڕم ببێ یا ڕەبی خوا سوپاست دەکەم حەمد و سەنا بۆ تۆ داواشن لێ دەکەم ئەمە گوناه نییە داوا لێ دەکەم یا ئیلاهە العالەمین ئەی ئەو کەسەی دیاریەکان هەر خۆت دەیانبەخشی ئەم منداڵە هەموو کەون و کائینات هەرچی زانا هەیە هەرچی دکتۆر هەیە هەرچی پسپۆڕی ژنان و منداڵبوون هەیە هەمووی هاوکاری یەک بن بۆ ئەوەی منداڵێک کوڕێک یان کچێک بە یەکێک بەخشن نییە و نابێ ئیلا ئەڵڵا نەبێ سوبحانەه وتەعالە ئیلا ئەڵڵا ئەو ئەڵڵایە بەلایەوە ئاسانە و پێشی خۆشە لێی پاڕێەوە یا ڕەبی خوا کچم زۆرە حەز دەکەم کوڕیشم ببێ کوڕم زۆرە حەز دەکەم کچم ببێ جا لە قورئاندا دەفەرمێ ئەو یوزەویجهم ذوکرانا وئیناثا تەقسیمەکەی خوا ئەوایە ماڵی وا هەیە لە کوڕیش دەیداتێ و لە کچیش دەیداتێ لە ئاخریا دەفەرمێ وەیەجعەل من یەشاء عەقیما هەندێک کەسیش هەیە پەروەردگار بە حکمەتی خۆی بەخشینەکەی ئەوەیە کە هیچیان پێ نابەخشێ عەقیم دەمت داخرا ڕەحمەکە دادەخوا سبحان الله هەرچی دکتۆری دنیاە عیلاجی دنیاە هەرچی شتە بیکەن ئەم عەقیمە ناکرێتەوە ئەم ڕەحمە مناڵ وەرناگرێ نایبێ سبحان الله ئەمەش بە بەخشین دانراوە کەواتە خوشکە هێش و مسلمانانی بەڕێز هەمووتان ئاگاداری ئەو حەقیقەتە بن ئەگە خوا بەس کچی دایتێ ئەوە دیاری تۆ لە ئاسمانەوە دیاری کراوە تۆ بەس کچت دەبێت ئەمە هەدیەکەی تۆیە بڵێ خوا سپاس بۆ ئەم هەدیە جوانەکە بۆ ئەم کچە جوانانە هیوا هەیە بەس کوڕی دەبێت هەدیەکەی تۆ بەس کوڕە هیوا هەیە هەردووچیانی دەبێت تەقسیمەکەی خواوایە تۆ هەردووچیان بۆ دانراوە ئەوەی کە هیچیشن نابێت نەڵێ وەجاخ شوێرم نەڵێ هیچم نەبووە بەشەکەی تۆ نەبەخشینەکەی خوایە یعنی نەبەخشینی خوا بەخشینە عەقیمیش ئەوەی کە نەزۆکە و هیچی نابێ ئەوەش خوا پێی بەخشیوە بۆ چونکە بڕیاری خوایە بڕیاری خوا نەبەخشینەکەشی بەخشینە قەت دڵت تەنگ نەبێ بە ئیزنی خوای گەورە بۆیە خوات و هێشوو بە قسەی برای خۆت بکە خوشکە باشەکەم ئەم شەو هەستە 100 جار سوپاسی ئەڵڵا بکە سوزدەی شکر بەرە بڵێ یا ڕەبی خوای پەروەردگار ئەوەی کە لە ڕەحمی منایە سۆنەر دەری خستووە کوڕ و هەردووچیان کچن بۆ تۆ ئاسانە یەکیان کوڕ بێ بۆ تۆ ئاسانە هەردووچیان بن بە کوڕ یا ڕەبی خوایە گیان چی بۆ من باشە بۆ دنیا و قیامەتمان بۆ من و مێردەکەم و منداڵەکانم یا ڕەبی خوایە ئەومان پێت بەخشی سوپاست دەکەم لەسەر هەر بڕیارێک کە تۆ دابێتت عەرزم کردن ئەمە قورئانە ئێمە قورئان بێنین ماچی کەین لە باوەشی بگرین بۆی بگرین بیخوێنینەوە بەقەدەر ئەوەندە نابێ عەمەل بەم ئاەتە بکەیت هەر کچت بوو دیاری خوایە هەر سوپاسی خوای لەسەر بکە ئەوە دڵنیا بە یەقینت هەبێ ئەم کچانە بۆ تۆ مای ڕەحمەتن پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ باوکی کچان بوون ئیمامی ئەحمەد دەفەرمێ قورئان بخوێنەوە پێغەمبەران باوکی کچان بوون شوعەیب پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ بەس کچی هەبوون یوسف بەس کچی هەبوون هیچ کوڕیان نەبوون ئەوانە پێغەمبەری پایەبەرزی خوان بەڵام بەخۆی کچەکانەوە ئەوەتانێ کچەکانی شوعەیب لەگەڵ موسا پێغەمبەرە ناویان دێ لە قورئانە زۆر جار بەڕێزان تۆ بەهۆی کچەکەتەوە تووشی زاوایەکی پیاوانەی دیندار دەبی کە ئەو زاوایە ئەو کوڕە 100 قاتی کوڕی خۆشت بەخوات بۆت باش دەبێت کچی وا هەیە سەربەرزی دنیا و قیامەتت دەکا ڕۆژی 100 جار خەڵک دەڵێ هەی ڕەحمە لەو دایک و باوکە بێت کە ئەو کچەی لێ بووە بەڵام وەڵڵەهی بەڕێزان کوڕی وا هەیە سەرشۆڕی دنیا و قیامەتت دەکا فیتنەت بۆ دەنێتەوە چەند کەس هەیە کوڕی هەیە ڕۆژانە بە دوی سوڵح و سەڵاحەتیەوەیەتی دادەهێش و سەیە کە بە چاوی عەقڵ ببینە ورد بەوە تەماشاکە چەند کەس هەیە گرفتاری دەستی کوڕە ئەوەش کە کوڕی هەیە دەبێت دوعا بکە بەس دوعای چی بکەین ئێمە
ئەگە حەملت هەبوو پێش ئەوەی سۆنە هەشتێ بکەی بڵێ یا ڕەبی خوایە ئەوەی پێم دەبەخشی ئەولادی ساڵح بێ دوعا بکەی زۆر باشە بڵێ قڕەت عین بێ یا ڕەبی خوایە سۆمای چاوانم بێ خوایە چاوم پێ ڕۆشن بێ یا ڕەبی خوایە دیندار و خواناز بێ خوا بەهۆی ئەم منداڵەوە لە ژیان و دوای مردنا ڕەحمەتم بۆ بێ زەحمەتم بۆ نەیە و لەعنەتم بۆ نەیە هیوا هەیە بە حیاتی خراپەی بۆ خەڵک نەبووە کەچی خەڵک تفو نەعلەتی لێ دەکات لە ڕوویەوە بۆ بەهۆی کردارە بەدەکانی منداڵەکەیەوە ئێمەش زمانمان خراپە خەڵک ڕات و ئای ڕووی باوکی ڕەش بێ ڕووی دایکی ڕەش بێ بەداخەوە کەوا شتێکی زۆر زۆر خراپە داوکی باوک فەقیرە چی لەوە بکە نوح پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ کوڕەکەی بەبێ ئیمانی مرد بەڵام شوعەیب کچەکەی دا بە موسا پێغەمبەر و لە قورئانە هەموو ڕۆژە دەخوێندرێتەوە بۆیە ئینشاءڵڵا زۆر زۆر دڵشاد بێ خات و هێش و ئەگەر ئەم دوانەش هەر لە دایک بوون کچ بوو دوانی کەشت بوو هەر کچ بوو تو بەردەوام لە خوا پاڕێەوە ئێمەش بۆ دەپاڕێنەوە یا ڕەبی خوایە خات و هێش و هەموو ئەوانەی کە هەر کچیان هەیە لە دەرگای ڕەحمەتی تۆ کەس ناومێن نابێ یا ڕەبی خوایە کوڕێکی بە ڕەحمەتیشیان پێ ببەخشی ئەوانەی بەس کوڕیان هەیە و دڵیان خۆشە بە کچێکیش بیان بێ یا ئیلاهە العالەمین بۆ تۆ زۆر ئاسانە خوایە دڵی ئەوانیش خۆشکەی لە کچیش بەشیان دەی بەڵام بڕواتان هەبێت تەقسیمەکە دیاری کراوە لە لای خوای پەروەردگار دوعای خێریش زۆر زۆر باشە بۆ خوا کول فەیەکوونێکە دەست بەجێ کوڕێکت پێ ببەخشێ بۆت ئاسانکە دوعای خێر بکە سەدەقە بکە بەڵام حیف بەداخەوە حیفە بۆ ئافرەتێکی موسڵمان کاتێک کە زانی حەملەکەی کچە دڵی ناڕەحەت بێ بەڵام دوعای خێرەکە مانیع نییە ئیشەڵڵا تۆ گوناهبار نەبووی چاوەڕێ بکە ئەم کچانە دەبنە خێر و بەرەکەت و ڕەحمەتی خوا بۆتان حاجی حەلیمە وەکو دوا پەیوەندی باسی خەونی کرد من خەون لێک نادەمەوە بەڵام حاجی حەلیمە ئەر کاتێک لە خەونتا مردوویەکرد لە خەوابینی باسی ئەوەی کردکەوە چاوەڕی نان و چایەک بوون و نەبوو چاوەڕی نان و چایەک بوون و نەبوو بەخوا ئەم خەونەی تۆ پێمان دەڵێ ئێستا ئەو حاجیە ئەو کاک حاجی قادرە چۆتە قیامەتی خۆی تازە چاوەڕێبی نابێ پێمان دەڵێت تا لەم دنیادایی تا دەستت کراوەیە عملی ساڵح بکە بۆ خۆت عملی ساڵح بکە خار و خکردەوەی باش بکە شتێک بکە کە لە دوای مردنی شت خێرەکە نەبڕێتەوە ئەو خەونە ئیشەڵڵا معنای ئەوەیە و بە ئیزنی خوا فڵان کەسیش کە کۆچی دوای کردەوە کاک حاجیش ئەهلی ئیمانە و خوا هەموو لایەک ئیمانمان پێ ببەخشێ بەرنامەکەمان کۆتایی پێ هات هەتا بەرنامەیەکی تر و بەرنامەی داهات و بە خزمەتتان دەگەینەوە هەموو لایەکتان بەخوای پەروەردگار دەسپێرم والسلام عليكم ورحمة الله وبركاته.